لە پاڵ قەڵای دێرینی کەرکووک دەخان هەن کە مێژووی هەر یەکێکیان بۆ چەندین ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. خانەکان لە ڕابردوودا وەک شوێنی پشودان بەکارهێنراون. ئەو کەسانەی بە ئاژەڵ هاتوچۆیان کردووە بۆ مامەڵەی بازرگانی ڕویان لە کەرکووک کردووە لە نێو خانەکان ماونەتەوە. مام ساڵح تەمەنی زیاتر لە 80 ساڵە، بیرەوەری 45 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. یەکێ بۆ لەو کەسانەی لە خانەکانی پاڵ قەڵای کەرکووک ماوەتەوە. پێستان مەبوو بۆ وڵاغە باتم لێتانم ترۆزی ماهاوت و شامی مانە و ئەمان فرۆشت و ئێوارانش بن بسوار جۆ درێژەکە بووین ئەڕۆشتم بۆ لای خۆمە بۆ یار لێ ڕۆشت. خەڵکە بوو لێرە بمێنێتەوە بەخوا بەس ناڵم هین ناڵێم ئەگەرین ئاغدەلە و چەمچەما و تەشیە و مەچێ وانە ئەوە یارەمارە نەبوو. هەر بنێ بەخوا جاران یەک تێنا پاستێک هاتووە سلێمانی کە تێنا پاستێک بە زۆرەی هین لادەیەکان لێرا خوتن. تو ساڵ چەند هاتی وێرە؟ ناڵم نەوەتەکانە لێورە. ئیسە چۆڵە جاران قەڵە باڵغ بوو؟ ئارە وەڵە زارە قەڵباڵ زاران قەڵەباڵ زارە هەمووی ئەشار بوو ئێستا مۆدیل گۆڕاوە. خان بە واتای شوێنی پشودان دێت. ئێستا بوون بە شوێنەوار و لەلایەن فەرمانگەی شوێنەواری کەرکووکەوە سەرپەرشتی دەکرێن. بەڕێوەبەری شوێنەواری پارێزگاکە دەڵێت مێژووی خانەکان بۆ 100 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. بە گوێرەی پێویستی نۆژەن دەکرێنەوە. بالنسبة لي خان كركوك أو خان قلعة كركوك لە مێژوودا شوێنی نیشتەجێبوون تەنها قەڵای دێرینی کەرکووک بوو. ئیتر خەڵکی زۆر بوون و دابەزینە دەوروبەری قەڵا. ئەم خانانە دروست کران بە مەبەستی پشودان و حەوانەوە بوون بە شوێنی ئاڵۆگۆڕی بازرگانی. ئەم خانانە ڕۆڵی بازرگانی گرنگیان هەبووە بۆ ئەو بازرگانانەی ڕویان لە کەرکووک دەکرد. ئێمە وەکو فەرمانگەی شوێنەوار لێکۆڵینەوەی پوختمان لەسەر مێژووی ئەم خانانە کردووە. بە هەموو ڕوونکردنەوەیەک مێژووی خانەکان زۆر کۆنن، دەتوانم بڵێم بۆ زیاتر لە 100 ساڵ پێش ئێستا دەگەڕێنەوە بە شێوازی ئەندازیاری کۆن بنیاد نراون. 2022 كانت يعني صيانة الأرضية للخان خانی قەڵای کەرکووک لە ڕووبەری 850 مەتر چوارگۆشە بە شێوازی ئەندازیاری کۆن دروست کراوە. لە 2 نهۆم پێک هاتووە، هەر نهۆمێک 24 ژوور لە خۆ دەگرێت.